يخص ماذا الاتحادية العام 2018 إلى الآن دەربارەی بودجەی 2010 تا ئێستا بودجە نەگەیشتووەتە پەرلەمان کە بڕیار بوو دەی ئەم مانگە بگات بەدەستی لیژنەی دارایی. دەربارەی بودجەی هەرێم ئێمە چاوەڕێین حکوومەتی عێراقی ئەو بودجەیە ڕەوانە بکات و گۆڕانکاری بەسەردا بێنێت، چونکە تەواوی ئەو دۆسیانە گۆڕانکاریان بەسەردا هاتووە. بە تایبەت لە ئێستادا نەوتی کەرکووک ڕادەستی عێراق کراوەتەوە، بۆیە دەبێت ڕێگایەکی نوێ، ڕێگای گفتوگۆی نوێ بێتە ئاراوە سەبارەت بە داهاتەکانی خەزێنەی عێراق. سەبارەت بە موچە و بودجە ئێمە دڵنیایی دەدەین پارێزگاکانی هەرێم وەک پارێزگاکانی تری عێراق دەبێت. جیاکردنەوەی پارێزگاکانی هەرێم بەپێی ڕێککەوتنێکی تازە دەبێت. بۆیە پێم وایە دکتۆر عەبادی بڕیار ئەدات کە تەواوی سەرچاوە دارایەکانی هاوڵاتیانی کوردستان وەکو موچە خەرج بکات و بارودۆخی دارایی هەرێم لە هەمان کاتدا بارودۆخی دارایی هەرێم هیچ پەیوەندیەکی بە بارودۆخی سیاسیەوە نابێت. الحكومة الاتحادية من خلال النفقات حالها، يعني حتى الرواتب نتوقع